بەڵازان و خۆشەویستانمان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا ئەمڕۆ ناساندنێک دەکەین بۆ ئۆتۆمبیلی هایبرد و کارەبایی کە لە هەرێمی کوردستاندا بەشێک لە ئۆتۆمبیلەکان وردەوردە خەریکە دەبنە کارەبایی یاخود ئۆتۆمبیلانی کە پێم وابێت تاوەکو 6 کیلۆمەتر کارەباین دواتر ئەگەر زیاتر لێ خوڕ دەبێتە بەنزین و ئەم جۆرە ئۆتۆمبیلانە بوونیان هەیە و لە وڵاتی ئەمەشدا بۆ هەیەی کە نرخی بەنزین گرانە زۆرێک لە هاوڵاتیان زۆر داواکارن لەسەر ئەم جۆرە ئۆتۆمبیلانە هەیە بزانین گرنگی و خاصەتی ئەم ئۆتۆمبیلانە چین و ئایا لەگەڵ ژینگەی وڵاتی ئێمەدا گونجاون یاخود مەترسیەکانی چین بە تایبەتی باز لە مەترسی شۆرتکردن و کۆمەڵێک کێشە و گرفت لە ئۆتۆمبیلەکاندا دەکرێت و یاخود لەگەڵ ئۆتۆمبیلدا پاسکیل و ماتۆری کارەبایی هاتوونەتە ئاراوە دواتر ئێستا لەگەڵ میوانەکەمان ببورن گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بەڕێز کاک دانا کەریم ماستەر لە ئەندازیاری میکانیک کاک داناگیان زۆر بەخێر بێن زۆر سپاسانەکەم سپاسەکەم دەشمەتی خوا بەخێر بێن کاک دانا پێشوی بینە سەر ناوەڕۆکی کتێبەکە و کتێبەکە بۆ پێی کە بەڕێزان کتێبێکتانە و بارەنووسی و توێژینەوەتان لەسەر کردووە ژینگەی وڵاتی ئێمە چۆنە بۆ ئۆتۆمبیلی کارەبایی ئەتوانین بڵێن بۆ کارەبایی گونجاو نییە جارێ بەڵام بۆ ئۆتۆمبیلە هایبریدەکان ئەتوانین بڵێن گونجاوە بۆ ئیشکردن لێرە چکە کێشەی ئۆتۆمبیلە کارەبایەکانەوەیە ئێمە لەسەر ڕێگەکان ڕێگە دوورەکان شوێنی بارگاویکردنەوەمان نییە بەڵام ئۆتۆمبیلە هایبریدەکان ئەگەر تۆ کێشەی بارگاویکردنەوە شێ بێت توانین لە ڕێگەی بەنزینەوە سیارەکە بجوڵێنیت ئەمە گونجاو ئەم جۆرەیان ئەم ئۆتۆمبیلانی کە ئەوە هایبریدەکان بۆ خۆمان ئێستا گونجاوە بەڵێ هایبرد مەبەستەوەیە کە هایبرد خۆی نیوە نییە هایبرد بە بەنزین و بە کارەبایی بە بەنزین و بە باتری ئیشەکە ئەگەر باتریەکە تۆ ماوەیەک بەکارێنیت سیارەکە بڕیارەدات سیستەمی سیارەکە بڕیارەدات لە چی دۆخێک هەیە بۆ نمونە ڕێگە هەتاوەکو باتریەکە گونجاو بێ ئیش بکات ئیش بە باتریەکە دەکات بەڵام لەو کاتێک کە تۆ لۆدێکە خەیتە سەری پێی لێدەی بڕوات ئەو کاتە ناچارە بێ مەکینەکەی بۆ بخاتە ئیش یان لە دۆخی خاوبووناوە کە تۆ پێ لە سکلەتە بەرزەکەی تۆ لە بەرەو خوارەکە ڕۆی باترەکە شەح نەکاتەوە واتە شتەکە سوڕێکە لە بینی بارگاویکردنەوە بەکارهێنانی بەنزین لەگەڵ بەکارهێنانی باتری بۆ ڕۆشتن زۆر باشە جۆرەکانی ئۆتۆمبیلی هایبرد چی؟ جۆرەکانی بە پێی سیستەمی هایبردەکە گۆڕێ هەمانە بڵین لە لاوازەوە بۆ بەهێز دەست پێکات لاوازەکە تەنها خستنە ئیش و جوڵەی سیارەکە تا مەسافەیەک بۆ نمونە نزیکی 16 کیلۆمەتر دەتوانێت سیارەکە بێت جۆرە بە قوتەکانیان ئەوانن کە لە هەمان کاتە ئەتوانێت ئیش بە مەکینەکە بکە و ئیش بە ماتۆڕەکەش بکەواتە هەردووکان بە تەریبی بەکارێنی ئەمەش سوودی چییە؟ زەبرێکی بەخۆتەدا بە سیارەکە واتە تۆ لەکوێ یەک سەرچاوی پاڵنانت هەبێ لەگوێ دوو سەرچاوی پاڵنانت هەبێ واتە ئەبنە یارمەتی دەری یەکتری لە هەمان کاتە مەکینەکەش ئەتوانێت باتریەکە بارگاوی کاتەوە زۆر باشە کام جۆرەی هایبرد باشترین جۆرە یان خەڵک بتوانێت سوودی لێ ببینێت بگومان کۆمپانیەکان زۆر پێشبڕکێکن لەسەر ئەوەی کە سارێکی زۆر بەهێزی کارەبایی دروست بکەن خۆی کەوتمان هایبرد جۆرەکەی بۆ خەڵکی زۆر ئەمە بۆ ئێمە تەکنیکیەکان ئێمە زۆر ئەو بابەتە وردەکەینەوە ئەیکیان جۆرەکەی بۆ خەڵکی ئەوەیە کە ئەم سیارە توانێت بە بەنزین بڕوا بە باتریش بڕوا لە هەمان کاتە بەڵام ئەو جۆرەی کە باشترینە ئەتوانین بیکەنە دوو بەشەوە بەشێکیانەیە ئەم هایبردانە ئەتوانی جگەر لەوەی کە بە بەنزین شەحنی بکەیتەوە بە کارەبای ماڵانی شەحنی بکەیتەوە ئەمەیان باتری گەورەترە و بە قوترە و مەسافەیەکی زیاتر لەسەر باتریەکە ڕوا جۆرەکەی تریش ئەو جۆرانە کە باتریان بچووکە و بە کارەبای دەرەوە شەحن ناکرێنەوە تەنها لە ڕێگەی بەنزین و برێکی تایەکە و خاوبوونەوەی سیارەکە خۆی شەحنەکاتەوە ئەم دوو جۆرەمانێ ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەم جۆرەی دووەمەیە ئەمەیە کە باتریەکەی بۆ مەسافەیەکی کەم ڕوات و لە هەمان کاتە خۆشی خۆی بارگاویە کاتەوە سیارەکە بارگاویە کاتەوە کاک دانا سەبارەت بەم کتێبی بەڕێستان نووسیوتانە پێ دوا بۆمە بابەتێکی گرنگ بوو و فەراغێک بوو بۆ خەڵکی بۆی تێبگا لە ئۆتۆمبیلی کارەبایی و هەر بێت نووسیت بە تاکیدێکێک لەو فەراغانەی ئێمە هەمانە لە کوردستانە نەبوونی زانیاریە و لە هەمان کاتە نەبوونی سەرچاوی زانیاریشە هەر بە ئامیش بە ئام وایە یعنی من گەڕام هیچ کتێبێکی کارەباییمان نییە لەسەر ئاسی کوردستان کە باسی سیاری کارەبایی بکات ئەمە یەکەم کتێبە کە من دەستم بۆ بردووە بینوسم بۆ نووسینی کتێبەکەش ناچار بووین پشت بەسەر چاوە ئینگلیزیەکان ببەسین چونکە ئەوان دەمێکە لەو بابەتە ئیشەکەن و وردەکاری بابەتەکانیان لایە ئێمە لە کوردستان ئەو بابەتە زۆر لاواز بووین
لەبەرەوە بۆ دەوڵەمانکردنی کتێبەکە چوین پشتمان بەسەر چاوەنگیزەکان بەستووە ئەو زانیارانش کە خۆمان هەمان بۆ هەموویمان تێکەڵ کردو بۆ دەوڵەمانکردنی بابەتەکە لەوانەیە مامۆستایەکی ئۆتۆمبیل کارەباییشمان نەبێت چ بگا بۆی کە کتێبێکمان هەموو بێت وەڵا لە ئێستایا دانە خەریکە دەرەکەون چونکە بازاری کوردستان وردە هایبردی تیەکەوێت و ئەوەش ئەخوازیێت چونکە لەبەرەوەی سوتەمەنی گرانێت و ئەم ئۆتۆمبیلە باتریەکی خەیتە سەر خۆی بارگاویەکاتەوەاتە تۆ وزەیەکی بە فیڕۆچوی مەکینەکە دێنیەکەیتە ناو باتریەکە و بەکارێنیتەوە واتە مەسافەیەکی زۆر تۆ هیچ پارێک سەرف ناکەی لە ڕێگەی باتریەکەەوە سیارەکە خۆی ئەڕوات زۆر باشە جیاوازی باتری هایبەر لەگەڵ ئۆتۆمبیلانە کە تەنها بانزین ئیش ئەەکەن جیاوازەکان چییە؟ ئەوانە کە بە بانزینی شەکەن مەکینیان هەیە ئەم مەکینەش بانزین بەکارێنێ ژینگە پیسەکات و تێچوشی زیاترە چاکبوونەوەی زیاترە بەڵام ئۆتۆمبیلی هایبرد کاربا بەکارێنێ کە کاربا بەکار ناواتە بانزینێکی کەمتر بەکارێنی واتە باری ئابووری تۆ سوکترە بێ بەڵام مۆشمان بیر نەچێت ئۆتۆمبیلە هایبردەکان باتریەکانیان بۆ مەسافەیەکی شەکەن بۆ نزیکی 8 بۆ 10 ساڵ یا کۆمپانیەکە دیارەکە هاڵێ ئێمە زمانی ئەم باتریە بۆ 8 ساڵەکەین دواتر گۆڕینی ئەم باتریانێکێک لەو کێشانەی هەیەی سارێکی زۆری وێ بۆ گۆڕین بۆ نونە باتریێک لەوانێ بایی $2000 بێ $3000 بێ بەپی جۆری باتریەکە ئەمەش لۆدێکی ترە لەسەرەوەی کە خەڵک تۆزێک بە قورسر دەسەبا بۆ سیارە کارەبایەکان باتریەکەی بەشی تەمەنی چەند دەبێت تقریبا 8 بۆ 10 ساڵ ئەویش نیزبەی هەیە بۆ نمونە کە تۆ سیارێکی هایبردی تازە کڕی لە 100 باتریەکەی ڕاواتە بۆ نمونە تۆ ئەگەر بۆ 100 کیلومتر بەڵێ بەشی 100 کیلومترەکە و 100 کیلومتر ڕوات بەڵام بە مروری زەمن ئەم توانایە دابەزێت کێگاتە نزیک لە 180 تر کۆمپانیەکان ئەڵێن ئەم باتریە چیتر ناتوانانی لەسەر ئۆتۆمبیل بەکاری بێنی ئەبێ بیگۆڕی ئەشتوانی مەسافەیەکتر لەسەری بڕۆی بەڵام ئەگەر هەیە نەتگەێنێتە شوێنی مەبەست ئەوان چیەکەن ئەم باتریانە جارێکی تر ڕسایکلەکەنەوە ئەتوان بۆ شتی تر بەکاری بێنن واتەوە نێت تۆ بڵێن باتریەکەم خراپ بووی تر فڕێدەم بۆیان دەبێت ئەم باتریانە وا دروستکران بە تایبەتی باتری ئایۆنی لیسیۆم ئەتوانی جارێکی تر چاکی بکەیتەوە بە نرخێکی کەمتر بۆ نمونە چی بەشێکی خراپ بووە چی لەوانەیە شتێکی پێویست بوو بۆی ئەگۆڕی چاکیەکەیتەوە یان ئەتوانی بە سارێک بیفرۆشیتەوە بۆ نمونە لە نظامی سۆلەرە بەکاربێنی تاقەشەمسی ئاین لە جاتوێ بچی لە دەرەوە باتری بکڕێتوانی ئەم باتری ئۆتۆمبیلە بەکاربێنی لە ڕێگەی خۆرەوە شەحنی بکەیت بۆ ماڵان بەکاری بێنی یا ئەتوانی پێکاتەکانی دژە ژینگەنین بۆ ژینگە گونجاون ئەتوانی وەریگری تۆ جارێکتر ڕسایکلی کەیتەوە دروستیکەیتەوە ئەمانە مشلایانی باشن بۆ باتریەکە بەڵام ئەوەی تیا گۆڕینی باتریەکە سادێکی زۆریە بێت زۆر باشەکە دانا سەبارەت بە ڤۆڵتی بەرز و ڤۆڵتی نزم ئەمانە کاریگەری بێت لەسەر ئۆتۆمبیلەکەیان ئەکرێ هاوسەنگی تێکچێت ڤۆڵتی ئەم باتری ئۆتۆمبیلە خۆی کە ئێماڵین ڤۆڵتی بەرز و ڤۆڵتی نزم ئەوەیە کە لە سیارەکانی خۆشمانەیە سیارە ئاسایەکان و باتری بچووکەیە کە 12 ڤۆڵتە یاوی گڵابەکان 24 ڤۆڵتە ئەمانێمە ڤۆڵتی نزمی پیاڵین بەڵام لە سیارە کارەبایەکان ئێمەمانەیە سیارێک بجوڵێن کە وەزنەکەی نزیکی 1000 کیلۆیە 1200 کیلۆیە ئەمە پێویستمان بە وزێکی کارەبای زۆر بەقوتەیە ئەم وزە کارەبا بەقوتە باترێکی گەورەمان داناوە کە ڤۆڵتێکی بەرزی هەیە ڤۆڵتەکەی گاتە نزیکی 100 بۆ 400 و بەپێی جۆری سیارەکەش ئەگەر بەرز بێتەوە جاکێک لەو ڕێنمایانەی ئێمە لە کتێبەکە باسمان کردو بۆ بە تایبەتی کەسی تەکنیکی لەوانەی لەم بوارە ئیشەکەن ئەبێ بە تەواوی خۆیان لەم کارەبا پارێزن چونکە بەرکەوتنیان ئەگەری مردنی هەیە ئەوانە ڤۆڵتەکەی بەقوتە هەموو کۆمپانیەکان ئەنجا کۆمپانیەکان چیان کردو ئەو وایرانی کە ڤۆڵتەی بەرزە جیان کردوتەوە هەمووی بە ڕەنگێکی پرتەقاڵی زەقدایان ناوە واتە تۆر کاتە ئیشی لەم سیارە کرد ئەم ڕەنگە پرتەقالت بینی ئەبێ ئامادەکاری بکەی بۆی کە ڤۆڵتێکی بەرزە هەیە ئەبێ خۆت جیانی دەستکێشی پارێزەر بەکاربێنی ئەدەواتی کاربانەگەێنەر بەکاربێنی بۆی تووشی حاڵەتی نەخوازراو نەبیت کاکدانا جیاوازی پلەی گەرمای بەرز و پلەی گەرمای نزم کاریگەری لەسەر ئەم جۆرە ئۆتۆمبیلانە دروست دەکات بەتاکید یعنی یەکێک لەو کێشانەی کە تووشی باتریە بێ پلەی گەرمایە ئەوەشی کە بە تایبەتی ئەم جۆرانەی کە باتری ئایۆنی لیسیۆم بەکارێنن بینیان لەگەڵ پلەی گەرمای نزمە باش نییە ئەواتە هەتا پلەی گەرما دابەزێت ئەمان توانای بارگاویکردنەوەیان کەمترە بێت یەکێکە لەو کێشانەی کە هەیەە بەڵام بۆ وڵاتی خۆمان ئەم حاڵەتە باشترە ئەنی ئێمە ناگەینە پلە گەرما نزمەکان لە هەمان کاتە بۆ پلەی گەرمای بەرزیش هەمان کێشیان هەیە بە بەرزونەی پلەی گەرما
ڕاستەوخۆ ئەبێ سیارەکە بۆ سێنی باترێکە سار بێتەوە چکە ئەگەری سووتانیان هەیە. کاک دانا ممکنە شۆرت و شتانە ڕووبان لە نێو ئۆتۆمبیلی کارەباییدا یاخود شتێکی زۆر مەترسیدا لە نێو ئۆتۆمبیلاندا هەبێت؟ وڵای کۆمپانیەکان خۆیان حسابی ئەویان کردووە کە ئەم وایرانە هەمووی عازل کراوە بە تایبەتی گەیاندراوەتە شوێنی خۆیان، بەڵام بە غەڵەت دەستکاریکردن یان بە ئیهمالی دەستکاریکردن و باشدانا ناوەڕێی ئەگەری شۆڕکردنی هەیە ئەگەری سووتانی هەیە ئەوەش لە هەمان کاتە کێشە بۆ سیارەکە دروستەکات چکەش دروستبوونی شۆرتێک ئاگر کەوتنەوە چکە بەنزینیشی لەگەڵی ئەم هایبردانە ئەگەری سووتانی سیارەکە زیاد دەکات، بەڵام حاڵەتە زۆر دەگمەنە ئەوە نیە بڵێن حاڵەتێکی شەیعە، یعنی زۆر دەگمەنە لەوە چیە تا یاسە ڕووی نەدابێ یا جارێ دووجار ڕووی دابێ. لە یەکێک لە ناونیشانی کتێبەکە تاڵە چۆن تەمەنی باتری درێژ بکەینەوە، تۆ چۆن ڕێنماییمان ئەکەی بۆی تەمەنی باتریەکانمان درێژ بکەینەوە؟ لە کتێبەکە بەخاڵ هەمووی باس کراوانشی کە دوای کتێبەکە بخوێنەوە ئەبێ ئەو باترێت تۆ بەردەوام ئاگات لێ بێ شوێنەکەی پاک بێت چونکە لە ژێر کوشتنی دواوەی سیارەکە دەرەچەی هەوای هەیە بۆ فێنکردنەوە بۆ فێنکردنەوەی باتریەکە و پانکەیتە ئەبێت تۆ بەردەوام وەکو چۆن ئاگات لە شوتەی ناو سیارەکەی ئەبێ ئاگات لەو فلتەرە بێ کە لە پێش باتریەکەەوە دانراوە ئەبێ ئاگات لەو بێ کە پانکەکە ئیشەکە ئەبێ ئاگات لەوە بێ کە سیستەمی سارکردنەوە هی باتریەکە ئیشەکات ئەگەر پلەی گەرمای باتریەکەش بەرز بۆ سیارەکە خۆی ئەوەی بۆ دانراوە حاسێتیایە پێتەڵێ لە ئێستا پلەی گەرمای باتریەکەت بەرزە تکایە ئەگادار بە ساردی بکەرەوە ئەمە حاڵەتێک کە بۆ سیستەمەکە خۆی جێبەجێکات. حاڵەتی تر ئەوەیە کە سەر باتریەکە پاک بێ شوێنەکە پاک بێ پیس نەکرابێ بەردام ئاگات لەی بێ باتریەکان لە شوێنی خۆیان جێگیر کرابێت جوڵەی نەبێ شەریکە هەموو ئەمانەی کردووە بەڵام تۆ جاری وایە لە کاتی سیانە کەسێکە کردوێتی نەی بەستۆ تۆ بێ ئاگاداری بڵێ و خۆی بی بەسەرەوە بۆی تەمەنی باتریەکە درێژ بێت. سیستەمی گەڕکردن و ساردکردنی ئۆتۆمبیلان چۆن هێرۆکە ئۆتۆمبیلەکانی دیکەیە؟ هەروەکو ئۆتۆمبیلەکانی دیکەیە، بەڵام لە ئۆتۆمبیلە کارەبایەکان ئەوان شتێکی تریان داناوە. بۆ نمونە تەوقیتیەکەی ئەڵێیت با پێش بۆ نمونە تۆ ساعات نۆشتە سەرکار تەوقیتیەکەی سیارەکە بە کارەبای ماڵەوەیە ئەڵێ با 8:50 دقە سیارەکە بکوێتەیشی تر ئایا گەرمی بکە یا ساردی بکە خۆی بیکات. ئەمە بۆچی ئەم سیستەم چونکە تۆ کارەبا بەکارێنی لە ڕۆشتنا کارەبا سەرفەکەی بۆی ئەو پلەی گەرمایی ناو سیارەکە دەستکەوێ بە بێەوەی شەحنی باتریەکەت بەکارهێنابێ 10 دقە پێشەوە ناو سیارەکەت ئامادە کردووە. ئەگەر ئەمەش نەبوو سیارەکە توانای ئەوەی هەیە خۆی ئیش بە سیستەمی ساردکردنەوە گەرمی بکات بەڵام ئەو کاتە لە وزەی باتریەکە بەکارهێنێت. باشە لەوانەیە فکرمەوە بێت کە ئەم ئۆتۆمبیلە کارەبایانە مێژوویەکی ئەوە کۆنیان نەبێ بەڵام وابزانم ئەم شە زانیارێکم بەرچاوە کە مێژوەکەی زۆر کۆن و لە کۆندا ئۆتۆمبیلی کارەبایش بوونی هەبووە. مێژوەکەی بۆ کێ گەڕێتەوە؟ بەتاکید مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1800ەکان ئەو کاتە ئۆتۆمبیلی کارەبایی بەکار هاتووە بەڵام هەتا لە ناو شارەکان بوو کێشەی نەبوو، یعنی ئەمە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەکار هاتووە بەڵام کە بینی ویلایەتەکان شارەکان گەورە بوو شارستانت بەرەو پێش و ئەم ئۆتۆمبیلانە چیتر توانای ئەویان نەبوو لە شارێک بگەنە شارێکی تر و کارەباش بە شێوەیەک نەبوو لە بینی شارەکانە وەکو ئەمڕۆ تۆ مەحەتات دابنی بۆ شانکردنەوەی باتریەکانی سیارەکان ئەنجا باتریەکانیش ئەوەن دەتوانیان نەبوو مەسافەی زۆر بڕۆن. ئەمانە هەمووی هۆکار بوون ئەم سیارانە فەشەل بێنێت. بەڵام لە ئێستاە هەم تەکنۆلۆژیای باتری زۆر پێشکەوتووە هەم ژینگەی جیهانی وای لێ هاتووە کە پێویست بۆ بکە ئێمە کەمکردنی دوانۆکسیدی کاربۆن بکەین. ئەمانە هەمووی وای کردووە کە جارێکی تر دەستبەرینەوە بۆ ئۆتۆمبیلە کارەبایەکان بەکاریان بێنین. کاکدانم ممکنە سیستەمەکە تێکەڵ ببێ بە سیستەمی بنزینەکە و ینی بەشێاز لە شازەکان ئەم دوو سیستەمە تێکەڵ بێت و ئۆتۆمبیلەکە لە کار بکەوێت؟ دوو سیستەمی زۆر جیاوازن جیاکراون بەڵام بەیەکەوە ئیشەکەن، ینی هیچ کاتێک ئەوە ڕوو ناداتەوە بڵێ ئەم دوو سیستەمە تێکەڵە بنیا کێشیان بۆ دروستە بێ جیاوازن ئیشەکەن. کارەبا بەخۆی ئیشەکە مەکینە بەخۆی ئیشەکە لە کاتی پێویست سیارەکە عقلی سیارەکە بڕیارەدا ئێستا مەکینەم پێویستە ئێستا مەکینە بکوژێنەوە ئێستا بارگاوی یەکەمەوە ئەمە هەمووی خۆی جێبەجێەکەم. زۆر باشە ئەو جۆرەی کە هایبرد لە وڵاتانە زۆر باوە لە هەرێمی کوردستانی بوونی هەیە هەنێک ئۆتۆمبیل هەیە وایە ئایا دەکرێت لە داهاتوودا لە هەرێمی کوردستان ئەمە سوودی لێ ببیندرێت و لە ڕێگاکاندا شوێنی بارگاویکردنەوەی بۆ دابین بکرێت؟
بۆ کردنی سیستەمەکە و دانان بەڵێ ئەکرێت ئەگەر پلان هەبێت ئێمە بەرە و تەکنۆلۆژیای سارەی کارەبایی بچین یا بۆ هایبرید بچین هەرچەنە هایبریدەکان ئێمە زۆر کێشەمان لەوە نییە کە محەڵی کارەبایی هەبێ یا شوێنی بارگاویکردنەوە هەبێیانە بێت چکە خۆی ئیشەکە کات لە ڕێگەی خاوبوونەوەی سیارەکە باتری بارگاویەکاتەوە لە ڕێگەی مەکینەوە باتری بارگاویەکاتەوە بەڵام ئەگەر سیارەکان بۆ کارەبایی بوو بە تاکید ئێمە بێ پلانی ئەومان هەبێت کە لە بینی شارەکانە محەڵی بارگاویکردنەوە دابنی کاک دانا نەبێت ڕێکلام و ئۆتۆمبیلەکان بەڵام بێکێشەترین ئۆتۆمبیلی هایبرد یا کارەبایی هیچ وڵاتێکە ئەنی زیاتر کەمترین کێشەی هەبوو بێت و سەرکەوتوو بێت لەو بوارەیە خۆی ئۆتۆمبیلەکان بە ئام هەموو کۆمپانیەکانیش کار لەوەکەن کە باشترین بن ڕاست بەڵام کۆمپانیای توێتا تا ئێستا توانیوێتی لەم بوارە تا ڕادێک لە پێش کۆمپانیەکانی ترەوە بێت ئەو باتیانی کە دروستیەکات و ئەو دیزانی کە ئیشی لەسەرەکات تا ئێستا یعنی ئەو کانتری شەر باشن بەڵام ئەم کەمێک لە پێش ئەوانی ترەوەی کۆمپانیای توێتا هەرچەنە ئێستا ئەوان دەستیان بردووە بۆ بابەتێکی تر ئەویش بیرتێ لە بابەتی هایدرۆجینی بەس تا ئێستا لە ڕووی باتری و کۆمپانیای توێتا باشە و بەرەو باشتری شەڕۆت کەمترین کێشەیە کاکزانە ئەو پێکاتەیە کە لە باتری ئۆتۆمبیلی کارەبایە هەیە پێکاتەکەی ناوی جیاوازە لە پێکاتی ئەو باتری کە لە ئۆتۆمبیلی بانزیندا هەیە یان ئۆتۆمبیلی گازدا خۆی باتریەکان چەند جۆرێکی باتریمانی ئێمە ئەو کۆمپانیەکە بڕیارەدا کامیان بەکارێنی هەر ئەو باتری کە لە سیارە بەکارێنی ئەتوانی بۆ باتری بی گەورەتری کەیت و بۆ باتری ڕۆشنی ئۆتۆمبیلەکەش بەکاری بێنی بەڵام ئەچێتە سەر تێچووەکەی ئایا کام باتریان تێچووی هەرزانترە چکە کۆمپانیەکە ئاتەنیانەوێ کەمترین پارەیان هەبێت بڵێن لە ئینتاجە کەمترین پارە سەرفکەن و لە پێدانی وزەش زۆرترینیان بداتێت بۆی بڵێن ئێمە بە کەمترین پارە باشترین جۆری باتری دەدەینێ بۆ ڕیکلامە شتەکانیان بفرۆشن زائیدەن کام باتریان کاریگەری لەسەر ژینگە نییە ئەو باتریانەی کە ئێستا لەسەر سیارەکان ئێمانە کاریگەرییان لەسەر ژینگە هەیە بەڵام ئەو باتری کە ئێستا کۆمپانیەکان بەکارێنن کە بریتێ لە باتری ئایۆنی لیسیۆم ئەمانە هەر وەکو پەینی خۆڵوان واتە کاریگەرییان لەسەر ژینگە زۆر کەمە لە هەمان کاتە بوونیان لە ئەرزا لە زۆربەی وڵاتەکانە هەیە لە ئەرجنتینیە لە بۆلیڤیا هەیە لە ئاسیا لە سین هەیە ئەمانە هیچ کاریگەریکی خراپیان نییە واتە تۆ توانی هەردوو جۆرەکەی باتری یا جۆری تریشی ئەتوانی بەکاری بێنی بەڵام ئەوان بیر لەوکەم کامیان کاریگەری لەسەر ژینگە نییە ئایۆنی لیسیۆمەکە کەمترین کاریگەری لەسەر ژینگە هەیە و و لەوەشە ئێستا ئینتاجەکەن بۆی بگەنە باشتری باشە ئەم ئۆتۆمبیلە هایبەردانە بە تازایی بکردرێت سوودی زیاتری لە ئەبیندریان ئەوەی کە بەدەستی دوو ئەکەوێتە سەر توانای کڕیارەکە حتمما ئەموو شتێک بە تازایی بیکڕی باشترە چکە تۆ کە سارێک بە تازایی ئەکڕی قدرەتی باتریەکەی لە سەدا سەدا ئەنجا لە دەستی دەورە بینێت چەند ڕۆژ بەڵچووکەی ماڵین 8 ساڵ بۆ 10 ساڵ توانە ئیشکردن لە دەستی دوای کڕی تۆ نازانی کەسی بەرامبەر ئایا پێشتر دەستکاری باتریەکەی کردو یانی کردو ئایا شێوازی بەکارێنانی باتریەکە چەندێ زەختی لێ کردو ئایا زەختی زۆر لێ کردو یا کەمی لێ کردووە لەبەرەوەی ئاەتەن کڕینی سیارە بە تازایی بۆ خۆت باشترە تۆ ئەزانی تازەیە خۆتە زانی چۆن بەکارێنی بەڵام دەستی دووەکە زەمان نییە بزانین چۆن بەکارهێناوە کاک دانا بەدەر لەو مەترسیانی کە باس کرد کەسێکی شارەزای بە زۆر بەوردی ینی ئاگداری ئۆتۆمبیلە کاتێگەر کێشێکی بە دروستە بێ مەترسی دیکە هەیە لەسەر بزوێنەری ئۆتۆمبیلەکە لەسەر کۆی ئۆتۆمبیلەکە خوانەخواستەوەکو گرگرتنێ تەقینەوەیە زۆر جارەوە لە بەنزین ئۆتۆمبیلی بنزین و غاز و نابینی بێتمان ئۆتۆمبیلی کارەبایی تەنها کێشەی بۆ کەسەکە خۆی هەیە ئەوەی کە ئیشی لێکات ئەبێ کەلوپەلی پارێزەر بەکاربێنێت زائیدەن ئەبێ شارەزایی تەواوی هەبێت لە ئیشەکە بێ پێشتر دەورەی بینی بێت چکە تۆ ئیش لەگەڵ کارەباکەی ئیشکردن لەگەڵ کارەبا زائیدەن ئیشکردن لەگەڵ باتری کە کۆمەڵێک پێکاتەی کیمیایی هەیە واتە تۆ بێ لە پێکاتی کیمیاکان بزانیت و لە کارەباکەش بزانیت ئەبێ بزانی ڤۆڵتێ چیە ئەبێ بزانی ئەمپێرە چیە ئەبێ بزانی وات چیە ئەبێ بزانی ئەم وایرانە چۆن شۆرت ناکەن حسابی هەمووی ئەمە بکات دەورەی کردی بێ بزانێ بەکاری بێنێ ئەنجا ئەتوانی ئیش لە چاکردنەوەی سیارەکە بکات زائیدەن خۆپاراستنی خۆشی گرنگە وەکو ئۆتۆمبیلەکانی دیکە شۆفێر دەستکاری نەکە هەن زۆر جار شارەزایشی نییە و دەستکاری شتێکەکە دەستکاری بزیۆنەرەکەیەکە ئەنی گرنگە بێ کەسی شارەزا تەسەورەکەم وەکو هەر ناتوانێت دەستکاری بکە
چونکە ئەو باتریانەوە دانراون لە ناو سنووقی کەپسا دانراون بەرگیان بۆ کراوە بۆی هین نەبێت دەستکانەکان هەیەکدانا لەژێر کوشتنی دواوە دانری عادەتەن ئەوە لە هایبردەکانە لە کارەبایەکانیش لەژێر شانسەکان ڕائخرێت بە درێژایی شانسەکە چکە ئێمە باتری گەورەترمان پێویستە ئەنجا ئەوە دانراوە قەفەسی بۆ کراوە تەرتیب کراوە ئەبێ کەسێکی تەکنیکی بیکاتەوە ئەدەواتی پێبێ ئەنجامتوانێت دەستکاری بکات. کاکدانا هەوڵتان نەداوە خولێک بکەنەوە چکە زۆرە لە گەنجان لەوانەیە خولێ ئەویان هەبێت کە لەم ئۆتۆمبیلانە تێبگەن و زانیاریان هەبێت یان هەندێک وەستا هەیە لەوانەیە شارەزایی نەبێت زانیاری باشی لەسەر ئەم جۆرە ئۆتۆمبیلانە و بەشەکانی نەبێت هەوڵتان نەداوە خول بکەنەوە بۆ کەسانی کە ئەیانەوێت زانیاری زیاتریان هەبێت لەبارەیەوە؟ لە ڕاستیە بۆ خول هەوڵمان نەداوە بەڵام ئەوە ئێمە ئێستا ئیشی لەسەرەکەین لێرە پەیمانگایەکمان هەیە پەیمانگای برایت کە بەشی ئۆتۆمبیلی کردوێتەوە لە هەمان کاتە ئێستا لە پەیمانگای تەکنیکی دەربەنی خان ئیش لەسەرەوەکەین کە بەشێکی ئۆتۆمبیل بکەینەوە کردنەوەی ئەم بەشانەواتە تو هەر لە ئێستا ئامادەکاریەکەی بۆ ئەوەی جیلێک بخەیتە بازاڕەوە کە لەم بوارە هەر خۆی لەم بوارە ئیش بکات واتە زانیاری هەبێت لەسەر کۆی ئۆتۆمبیل ئەنجام بچێتە بازاڕەوە. خولەکان من وەکو خۆم زۆر لەگەڵی نیم بۆ هەندێک کات باشە بۆ کەسێک کە پێشتر شارەزایی لە بوارەکە بێ خولەکە بۆ ئەمە باشە بەڵام بۆ کەسێک کەیش لە بوارەکە نەزانێت تۆ بینتی بە خولێکی 10 ڕۆژی 15 ڕۆژی ئەمە سوودی لێ نابینێت. ئەوەی ئێمە کە ئێستا ئیشی لەسەرەکەین دروستکردنی جیلێکی تایبەتە کە لەم بوارە ئیش بکات. باشە ئێمە وەکو خەڵکی ئێمە زیاتر حەزمان لەوەیە کە گوێمان لە دەنگی بزوێنەرەکە بێت. ئایا ئەم جۆرە ئۆتۆمبیلانە لە ڕووی دەنگەوە چۆنن؟ زۆر وەکو بە شێوازێکی کپیان هەیە گوێ لە دەنگی بزوێنەر نیە یان چۆن؟ کارەبایەکان گوێت لە دەنگی بزوێنەر هەر نییە ئەوبەر بە کارەبایی ئیشەکە و ماتۆڕەکە ئیشەکە هایبردەکان جارجار گوێت لە دەنگێکی بزوێنەرەکە بێتەوە کاتێکی خاتە ئیش بەڵام تەسەورەکەم لە داهاتووە خەڵکی بۆ بچێکە بەرەوە لای دەنگەکەی تر نەمێنێ ئەگەر ئێمە بڕیار درا ئۆتۆمبیلی کارەبایی سەرکەوتوو بوو لە چەند ساڵی داهاتووە توانرا ئەو پێداویستیانەی کەیەتی لەسەر جادەکان بۆی دابین بکرێ و سەرکەوتوو بوو خەڵک بڕیاریدا بەکاری بێنێ ئەو کاتە وردەوردە خەڵک لەگەڵ ئەما ڕادێت. ئەم شوگەم لە بوتیان هەندێک کۆمپانیا ئەیانەوێت لەناو سارەکە شێوازێک دروست بکەن کە گوێت لە دەنگی بزوێنەرەکە بێت چونکە زۆرێک لە خەڵک حەز ئەکا گوێ لە دەنگی بزوێنەرەکە بێت تایبەتەوە گەنجانەی کە ساری سپۆرتیان پێەیە. ئەویان کردو هەندێک لە کۆمپانیا ئەمریکیەکان کردویانە واتە تۆ لە ڕاستیە گوێت لە هیچ نییە بەڵام دەنگێک دروستەکەن خۆیان بە سەماعە کە تۆ پێدەی لە سکرێتەرەکە ئەو دەنگە دروستە بێەوە ئازانی کە سارێکی مەکینەدار بەکارێنی بەڵام بیرت نەچێت لە داهاتوو ئەمە وردەوردە کاتێک و تێپەڕ ئێمە هەرچینەوە سەر ئەوەی کەوتۆمی لە کارباکە خۆی بەکاربێنی. دانا پێ دوایە لە دوا ڕۆژای ئیدی وردە ئەم ئۆتۆمبیلە کارەبایانە باڵبەسەر گیانە بگرێت و بێتە جێگرەوەی ئۆتۆمبیلی بنزین؟ پلان هەیە بۆ ئەوە بەڵام ئایا تا چەندێک سەرکەوتووە بێت ئەویان تا ئێستا دیاری نەکراوە. ئێستا ئەوروپا دایناوە لە ساڵی 2000 تا 2030 زۆربەی وڵاتەکان بگەنەوە ئاستێک کە تەنها ئۆتۆمبیلی کارەبایی بەکاربێنن بەڵام ئایا دروستکردنی ژێرخانی ئیشپێکردنی ئەم ئۆتۆمبیلانە دروستەکرێت بۆ نمونە لە هەموو مەحەتەکانە بارگاویکردنەوە داندێ ئەنجا تۆ بیر لەوە بکەرەوە شتە بەنزینخانەیەک لەوانەیە بە 3 دقەت تەنکیەکەت پڕ بکەیت و بڕۆی بەڵام کاتی ئەوەت نییە 2 سەعات بۆستی هەرچەنە ئیش لەسەرەوە کراوە ئێستا فاست چارجینمان هەیە لەوانەیە بە 20 دقەت تۆ باترێکە بارگایی بکەیتەوە بەڵام ئایا ئەم باترێ زەرەری بەرناکەوێت لەبەرەوە ئیشەکە لە پرۆسایە ئەبێ تۆ ئەم باتریانە وای لێ بکەی فاست چارج بن بە زووترین کات شەحن بکرێتەوە مەحەتات دابنی لە ڕێگە ئەم کەسە پەکی نەکەوێت لە ڕێگە ئەگەر ئەمانە دروست کرا و باتریەکان پێشکەوتنی زیاتری بینی بەڵێ ئەگەر هەیە ئۆتۆمبیلە کارەبایەکان دەست بگرن بەسەر جیهاندا. بەڕێستان پێتان باشە خەڵکی لە وڵاتی ئێمەدا ڕووکاتە ئەم ئۆتۆمبیلە هایبرد و کارەبایانە یاخود هەر بنزینەکەی خۆمان باشترێک بەڕێیتەوەکو ئەندازارێکی میکانی؟ وەڵام من پێشنیاری هایبردەکەکەم لە ڕاستیە ئەمەش دوولایەنەیە هەم بۆ لایەنی ئابووری کەسەکە ینی بۆ ماوەیەکی زۆر تۆ پارێکی کەمتر بەکارێنی دووەمیش ئەم ئۆتۆمبیلانەی تر تەکنۆلۆژیای سەردەمن من بیرمە سەرکە مۆبایلی لە مس هات خەڵکەوێت لە مس خراپە با هەردووکمەکان بێت
بەڵام ئەمە تەکنەلۆژیە وردەوردە تۆ ناچار ئەبی لە چەند ساڵی داهاتوە لەگەڵیان بژیت ناستە ینی چەند ساڵێک لەەوە پێش لە کوردستان ئۆتۆمبیلی هایبرد نەبوو خەڵک هەر نزیکی نابوویەوە ئێستا لە مارەزەکانە بە ئاشکرا لە سەی نووسرا هایبرد وڵی هایبردمانێ ڕێکلامی بووەکە ئاین دۆخەکە وای لێدێ خۆی ئەخوازت کە تۆ لەسەر ئەم ڕیتمە بڕیت ما بێ بە لۆگۆکەش پشینی کردو جای کردو بەڵێ بەڵێن لەسەر نووسی هایبرد ئەجا خەڵکی شەسە داوایەکەات شێوازی وەستانەوە واتە ئیستۆپ و بانزینی ئەم جۆرە ئۆتۆمبیلانە فەرقەکە لەگە ئۆتۆمبیلەکانی ترە هیچ فەرقێکی نییە واتە تۆر سکلێتەرێک تەیە وابزانە بانزینی پێدەیت برێکتەیە خاویەکاتەوە گەرتۆماتیکە ئەجا شاشێکێ بۆ دیارریەکە کە ئایا تۆ ێسە لە دۆخی بارگاویکردنەوەی یا لە دۆخی بەکارهێنانی وزەیت یا مەکینەکەت ئیشەکە ئەمانە هەمووی لەسەر سکرینەکە بۆ دیاری کردی ئۆتۆمبیلەکە لە چی دۆخێکە ئیشەکەت ئەو کاتێککە ئۆتۆمبیلەکە وزیتیان نامێنێت و بارگاوی واتە باترێکی بارگاویکردنەوەی نامێنێت ئۆتۆمبیلەکە خۆی ئەچێتە سەر ئەوەی کە بە سیستەمی بانزین ئیش بکایان کێشە دروست لەو دەقی نەک لەوەی کە بڵێن بارگەیتیان نامێنێت لەو دەقەشی کە تۆ پێویست بە پێدانی زەختێکی زیاترە لەو کاتەش مەکینەکە خاتە ئیش لەو کاتش کە زانی باترەکە بەرەو کەمبوونەوەی وزە چ جارێک ترێ خاتەوە ئیش واتە هەمووی خۆی بە سیستەم جێبەجێەکە تۆ تەنها سوکانەکەت پێ و لێ خوڕیت ئەو ئایدی خۆی چون جێبەجێکات هیچ شێوازێکی وایتیا هەیە کە تەنها بانزینەکە بتوانیت ئۆتۆمبیلەکە لێ بخوریان تەنها بەکارەوە ئەو دۆخیانەکەوێتە سەر ئەوەی کۆمپانیای دروستکرد چۆن دروستی کردووە ئایا ڕێگەی داوە یاننا بەڵام زۆرینەی هایبردەکان نەخێر خۆیان بڕیارەدەن چ کاتێ مەکینە بێت چ کاتێک باترێکە بێت کەک دەنامەژت بۆ کرد کە لە وەرزی هاوینە لە گەرمای تۆزە کێشە بۆ ئەم ئۆتۆمبیلانە بۆ کارەبای یا هایبردیشە گەرمی و وەرزی گەرما و یاخود ژینگەی ئێمە کە زۆ گەرمە کاریگەری بە لەسەر ئۆتۆمبیلانە لەسەر باتریەکەی ئێمە عادەتەن حەزمان لە گەرمی نیە لە سیارە بە کۆی گشتی یعنی هەر جۆرە ئۆتۆمبیلێک بێ ئێمە حەزمان بە گەرمی نییە چکە بەرزبوونەوەی گەرمی واتە تێکدانی سیستەمەکان کە ئێمە لەگەڵی نین ئێمەمانێ بڵێن سیستەمەکە لە نێوان 15 بۆ 30 پلەکە پلێکی گونجاوە لێوێ بەکاری بێنین بەڵام ئەم باتریانە حسابەوەی بۆ کراوە لە پلەی گەرمی بەرزی شائیش بکات بەڵام ئێمە حەزەکەین نەگەین ئەو پلە گەرمی بەرزانە بەڵام ئیشەکە هیچ کێشێکی نیە زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز کاک داناکەری ماستەر لە ئەندازیاری میکانیک هاوکات نووسەریش پێما بێت چەند کتێبێکی دیکەش هەیە کاکدانا لەش ساغ بێ خۆ دەستەکان خۆش خۆش بە زۆر سپاس میوانی ئێمە بووی زۆر سپاس دەستان خۆش